ئەمڕۆ دکتۆر ئیبراهیم گەردیم لەگەڵە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویست پسپۆڕی نەخۆشی و گرفتە دەرونیەکانە باسی خەمۆکیەکەین و پەیوەستیەکەین بە گۆڕانی وەرز و بە تایبەت وەرزی زستانەوە. دکتۆر بەیانیت باش پێمان بڵێ خەمۆکی وەرزی بەراورد بە خەمۆکیەکانی دیکە جیاوازی چییە؟ سڵاو کاک دکتۆر، هیوادارم لەش ساغ و تەندروست بی. بەنسبەت پرسیارەکەت وەک دەزانین هەموو سیستەمەکانی جەستەی مرۆڤ کەم تا زۆر دەکەونە ژێر کاریگەری گۆڕانی کەشوهەوا. وەکو دەزانین کۆندامی بەرگری لەش یان کۆندامی سوورک خوێن، کۆندامی هەناسا، ئەوانە هەمووی دەکەونە ژێر کاریگەری گۆڕانی کەشوهەوا. دەروون دروستی مرۆڤیش بەدەر نییە لەوەی کە بکەوتە ژێر کاریگەری گۆڕانی کەشوهەوا بەهۆی گۆڕانکاری کیمیایەکانی کە لە جەستەی مرۆڤدا ڕوو دەدەن کەم تا زۆر ئەو کاریگەریە لەسەر دەرونی مرۆڤیش بەدەر دەکەویتن. ئێمە لە زانستی دەروون دروستی بابەتێکی تایبەتمان هەیە بە خەمۆکی زستانە کە پێی دەڵێن وینتەر دیپرێشن، کە جۆرێکە لە خەمۆکی کە تەنها لە زستانان ڕوودەداتن و دەکرێتن هەمان بێ خەمۆکی تایبەت بە وەرزەکانی دیکە، بەڵام لە وەرزی زستاندا خەمۆکێکی تایبەتمان هەیە کە نیشانە و نیشانەی تایبەتی خۆی هەیە و دەناسرێتەوە و پێویستی بە چارەسەری تایبەتی خۆی دەبیتن. زۆر باشە. دکتۆر پێم بڵێیت ئەم خەمۆکیە ئەکرێ خەمۆکیێکی کاتی بێ و بەس لە مۆرزەدا ڕووبا و بە گۆڕانی وەرزەکە بەرەو باشی بچێ یاخود نەخێر ئەشێم خەمۆکیە کە لە زستان دەست پێیەکات ئیتر درێژە بکێشێت؟ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕدرێتن ئەوانەی کە تووشی خەمۆکی زستانە دەبن 150یان دەکرێت جارەکی دی ڕوونەداتەوە، واتە زستانی دابێتن تووشی هەمان حاڵەت نابن، بەڵام لە بەشێکیاندا دەکرێتن خەمۆچەکە هەموو زستانان دووبارە ببتەوە یانیش سەر بچێشە لە بۆ ئەوەی ببێتە خەمۆچێکی بەردەوام و نەخۆشەکە پێویستی بە چارەسەری درێژخایان هەبیتن. باش، ئێمە چۆن بزانین تووشی خەمۆکی بووین؟ واتە نیشانە زۆر دیارەکان چین بۆ توشبوون بە خەمۆکی بەگشتی و خەمۆکی وەرزیش؟ بەڵێ، خەمۆکی بە شێوەیەکی گشتی نیشانەکانی بە پێی پێوەرە دەرونیەکان ئێمە چەند نیشانەیەکمان هەیە کە بە شێوەیەکی گشتی تیشیان دەخەمە سەر، لەوانە ئەو کەسە ئارەزوو حەزگردنی بە ژیان کەم دەبێتەوە، تام لە ژیان و دەوروبەر و ئەو ژینگە تێدایە چیدی ناکاتن، کەسەکە دڵتوندێکی بەردەوامی دەبیتن، خەوی تێک دەچیتن، ئایا زۆر دەنوێ یان کەم دەنوێتن، شەهیە و حەزی لە بۆ خواردن دەگۆڕدرێتن، کەسێکی زۆر خۆر دەبێت یان کەم خۆر دەبێتن، کێشی لەوانەیەدا ببەزیتن لە ئەنجامی کەم خۆراکەکەیان، کێشی زیاد بیتن لە ئەنجامی زۆر خۆریەکە، دائیمان هەستکردن بە بێتاقەتی و شەکەتی و ماندیبوون و کەسەکە کو دەڵێ قینچکە تون دەبیتن، بێتەحەمل دەبی لە چاوجاران و بێئەمەلبوون و بێهیوابوون و بگرە لەوانەیە بگاتە ئەو ڕادەیە کە کەسەکە بیری خۆکوشتن و ئەو شتانەی لە بۆ بێتن کە چیدی هیوای بە ژیان نەماوە و بیری خۆکوژی لە بۆ دێتن و هەموو ئەو نیشانانە بگاتە ڕادەیە کە کار بکاتە سەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئەو کەسە و کار بکاتە سەر کار و پیشە و کەسابەتی ڕۆژانەی ئەو کەسە کە داببڕێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و لە ئەو کار و پیشەیە کە لە سەرەتی ئەوە بە شێوەیەکی گشتی ئەو نیشانانن کە لە خەمۆکی هەیە. بەڵام لە خەمۆکی وەرزی زیاتر ئەوانەی کە خەمۆکی زستانیان هەیە زیاتر زۆر خۆر دەبن، واتە شەهیان لە بۆ خواردن زیاد دەبێتن، خەویان زۆر دەبیتن، لە شەو ڕۆژێکدا زیاتر بە بەراورد لە وەرزەکانی دی دەخەون و کێشیان زیاد دەکاتن و بە شتێکی دیکەش دەتوانین جودای بکەینەوە کە ئەو کەسانە کاتێک کە بەرکەوتنیان لە گەشتیشتی خۆر زیاد دەبیتن نیشانەکانیان کەمتر دەبێتەوە. زۆر باشە دکتۆر، ئەمەوێ ئاماژە بەوە بم کە بینەرانی خۆشەویستمان ئەتوانێت سەر لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات پرسیارەکانیان بنووسن بە شێوازێکی لایف ئەم بڕگەیە گوازرێتەوە و ئێمە وەڵامیان بۆ وەرەگرین. لە هەمان کاتا پرسیارەکەم بۆ بەڕێزت ئەوەیە چێ زیاتر تووشی خەمۆکی وەرزیە بێت و ئایا ئەم نیشانانە ئیتر ئەوە ئەگەیەنێت کە ئێمە بچینە لای پزیشک یاخود ئەو نیشانە زۆر توندانە چین کە هەچ کات تیامانە دەرکەوت پێویستە پزیشکی دەرونی ببینین؟
بەنسبەت پرسیارەکەت ئەوانی کە تووشی ئەو جۆرە لە خەمۆچی دەبن دەکرێت هەر کەسێک توش ببێتن بەڵام زیاتر باوە لەو کەسانەی کەوا پەیڕەوێکی خۆراکی ناڕێکیان هەیە یان بە شێوەیەکی ڕێکوپێک خۆ نادنە بەر هەتا و ڕۆژ تیشتی خۆر بە چاچی وەرناگرن و هەندێک لەو کەسانە لە باری بۆ ماوەییان هەیەواتە لە ڕووی بۆ ماوەییەوە لە بارن هەتاوەکو تووشی خەمۆچی ببن زیاتر لەو کەسانە ڕوودەداتن. بەڵێ کەی بچینە لای پزیشک؟ بەنسبەت سەردانیکردنی پزیشکی دەرونی پێویستە کەسەکە ئاستی هۆشیاری سەبارەت بە نیشانەکانی بەرز بێتن. هەر کاتێک هەر کام لەو نیشانانەی ژماردم کە لە خەمۆچی هەیە توندیەکەی زۆر بوو واتە گەیشتە ئەو ڕادەیە کە کەسەکە تام لە ژیان نەکا بیری خۆکوژی لە بۆ بێتن یان ماوەکەی و مەودایەکەی زۆر بوو لە هەفتەیەک و چەند ڕۆژێک بە دەرە دەگاتە چەند مانگ پێویستە ئەو کەسە سەردانی پزیشکی پسپۆر بک بە وەرگرتنی چارەسەر. زۆر باشە. دکتۆر پێمان بڵێ بۆ ئەوی کەسێک تووشی خەمۆچی وەرزی نەبێت چی بکالم وەرزی زستانەیە؟ بەڵێ خاڵی یەکەم پێویستە کە نەخۆشەکە تا بکرێ هۆشیار بێتن و نیشانەکان زوو بناستەوە نەگاتە حاڵەتێکی تند و پێشوەختەش بۆ ئەوەی توش نەبێتن پێویستە بەرنامەیەکی باشی خۆراکی و خەومان هەبیتن. بەڕاستی تێکچوونی خەو بە تایبەت لە زستاندا دەزانین کە شەو درێژ دەبیتن و بەرکەوتنی مرۆڤ لە بۆ مادەی میلاتۆنین زۆر زیاتر دەبیتن و سووڕی خەوی ڕۆژانەمان تێک دەچیتن. ئەو تێکچوونی سووڕی خەوی ڕۆژانەیە کار دەگاتە سەر ئەوەی کەوا ڕێژەی سیرۆتۆنین لە جەستەمان تێک بچیتن کە دەورێکی سەرەکی هەیە لە توشبوون بە خەمۆچی بەگشتی و خەمۆچی زستانە. پێویستە خەوەکی ڕێک و پێڕەوەکی خۆراکی ڕێکمان هەبیتن. لەسەر ئەوەش پێویستە ئینسان ڕۆژانە وەرزش بک و هوەری خۆ خاوکردنەوە بەکاربهێنی وەکو هوەری هەناسەدان و یۆگا و ئەوشتانە بۆ ئەوەی کەوا ئەو فشار دەرونی ڕۆژانەیە کەوا هەمومان ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵیان هەیە بتانین کەمیان بکەینەوە. دکتۆر مناڵ تووشی خەمۆچیە بێت؟ بەڵێ بێگومان لە منداڵانیش خەمۆچی هەیە. لە چ تەمەنێکە زیاترە و نیشانەکانی لە مناڵات چین بەگشتی؟ لە تەمەنی زۆر زوو دەست پێ دەکاتن هەر لە تەمەنی 4 ساڵی بەرەو سەرەوە نەخۆشی خەمۆچیمان دیتووە لە منداڵان و نیشانەکانی دەکرێت جودایز بن لە گەوران جاری وا هەیە دەبینی لە ڕەفتاری ئەو منداڵە دەگۆڕدرێت لە چاو دەوروبەرەکەی قیسکەتون دەبیتن زیاتر عینات دەبی لەگەڵ دەوروبەرەکەی بە کێشە و مشکلە دەبی یان گۆشەگیر و دابڕاو دەبیتن لە منداڵەکانی دیکە نیشانەکانی وەکو نیشانەی گەوران نییە نیشانەی نمونەیە بە دەربکەویتن بەڵام نیشانەی تایبەتی خۆی هەیە و دەناسرێتەوە لە تەمەنی زووش دەست پێ دەکات. زۆر باشە. دکتۆر ئەتوانین بڵێن لە گەنجە خەمۆچی زیاترەیە لەوانەیە کە تەمەنێکیان بەڕێکردووە؟ بەڵێ لەوانی کە بە تەمەنن خەمۆچی زیاترە خاستن ئەوانی کەوا تەمەنیان سەر و 6 ساڵە ڕێژی خەموچی تیاندا زیاترە وەک لەوانی کەوا گەنجن. باشە. کۆمەڵێک شتم پێ بڵێ کە ئێستا بینەران جوایان لێمە و ئاگایان لێمە کە بیکەین بۆی کە بە دووربین لە خەمۆچی یاخود ئەگەر نیشانە سەرەتایەکانی خەمۆچیمان هەبوو کەمی بکەینەوە نەگەینە چارەسەر پێویست بە دەرمان نەکات. وەکو باسم کرد خاڵی یەکەم و لە هەمووی گرنگتر بریتە لە هۆشیاری کەسەکان سەبارەت بە گرفت و نەخۆشە دەرونیەکان. بەشێک لەو گرفتە دەرونیانی کە هەمانە دەکرێتن حاڵەتێکی ڕۆژانە بیتن وەکو دڵتوندێکی ئاسایی یان قەلەقێکی ئاسایی پێویست بە سەردانی پزیشک نەکا بەڵام کە توندیەکەی زۆر بوو یان ماوەیەکی زۆر بووکەوە بەری نەدا ئەو کەسەیە پێویستە سەردانی پزیشک بکاتن. ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە نەخۆش کە کەسەکە ئیهمال نەکات و پشتگوێی نەخاڵ نیشانانە. خاڵێکی دیکە بریتێ لەوەی کە
پێڕەوێکی خۆراکی باشمان هەبێ ڕۆژانە خۆراکی تەندروست بخۆینەوە و جستەی کە هەمانە سەرنجام نەتیجەی ئەو خۆراکانەیە کە دەی خۆین ئەمە پێویستە خۆراکێکی تەندروستمان هەبیتن خاڵێکی دیکەی زۆر گرنگ ئەوەیە کە خەوێکی دروستمان هەبیتن ینی شەوانە زوو نووسن بەیانیان زوو هەستان و زۆر نەخەوتن و کەم نەخەوتن هەردووچان بە هەمان شێوە کاریگەریان هەیە لەسەر دەرونی مرۆڤ بۆ هەموو نەخۆشە دەرونیەکان نەبانها خەمۆکی خاڵێکی دیکە کە گرینگە بریتە لە بەڵێ بەڵێ بمبورە بەس لەبەر کات دەمەوێت بێمە سەر چارەسەری خەمۆکی ئەو دەرمانانەی کە بەڕێستان بەکارێنن تاکە چارەسەرە یاخود قسەکردن و دانیشتن و توێژەرانی دەرونیش کاریگەریان هەیە پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان کاریگەریان هەیە چارەسەرەکان چین بەگشتی بەڵێ لە خەمۆکی ئەمە بە گوێرەی توندیەکەی بڕیار دەدەین توندی خەمۆکی لە کەسێک بۆ کەسێکی تر دەگۆڕدرێ بە گوێرەی توندیەکەی دەکرێتن ئەمە تەنها چارەسەری دەرونی بەکاربێنین لە ڕێگەی ڕاهێنان و قسەکردنەوە دەکرێتن چارەسەری دەرونی بەڕاهێنان و لەگەڵیشیدا دەرمان بەکاربهێنین و کەسانێک هەیە لەوانەیە توندیەکان ئەوەندە زۆر بیتن بە پێی پێویست جوابیان نەبی لە بە ئەو دەرمانانەی کە بەکاردێتن ڕێکاری دیکەی دی هەیە لە نەخۆشخانە بەکاردێتن کە بۆ زۆری تایبەت لە خەمۆکی بەکاردێتن بەڵام بە پێی توندیەکەی ئێمە بڕیار دەدەین دەکرێتن تەنها ڕێنمایی دەرونی بیتن لەگەڵ ئەوەدا دەکرێت دەرمان بەکاربێت لەگەڵ ئەوەدا دەکرێت چارەسەری دیکە هەیە کە بەکاربێتن لە بۆ خەمۆکی بە پێی کەسەکان دەگۆڕدرێتن ئەو دەرمانانەی کە بۆ خەمۆکی بەکارێن باوترین گرفتەکان چییە لەگەڵ بەکارهێنانی دەرمانە ئایا پابندنەبوونی کەسەکە و چارەخوازەکەی یاخود هەندێک لەو دەرمانانە ئەشێ کاریگەری نەرێنی زۆریان هەبێت بەڵێ هۆکار زۆرەکە بۆ ئەوەی کە نەخۆش پابند نەبی بە دەرمانەکەەوە بەشێکی لەوانەیە بگەڕێتەوە بۆ ئەو ساید ئیفێکت و ئەو کاریگەرە لیاوەچیانی کە دەرمانەکە هەیتی نەخۆشەکە تەحملی نەکاتن دەرمانەکە واز دەدەین و سەردانی دکتۆرەکەی خۆشی ناکاتەوە هەتاوەکو دەرمانەکەی لۆ بگۆڕی لە بۆ یەکێکی دیکەوە ئەو کاریگەری لاوەچیانەی نەبیتن دەکرێت هەندێک جار کۆست و نرخی دەرمانەکە لە بۆ نەخۆشەکە زۆر و نەتوانیتن بیان کڕێتن بۆیە پابند نابێت بە دەرمانەکە و بەشێکی دیکەش بەڕاستی قسەی دەوروبەر و کۆمەلگایە هەندێک جار دەوروبەرەکەی پێی دەڵێن کەوا و دەرمانانە تێکت دەدا یان ئاڵودەت دەکا یان کاریگەری خراپەکانی زۆر زەق دەکەنەوە لە بۆ نەخۆشەکە و ترسێکی لەلا دروست دەبێت کە ئەو دەرمانانە بەکار نەهێنێتن باشە دکتۆر ئەمەوێ زۆر بە وردی و بە کورتی پێم بڵێ پزیشکی دەرونی ئێمە چ کات پێویستە بچینەرای ئایا تەنها بۆ نەخۆشی دەرونیە یاخود ئەشێ هەندێک پرسوڕای تریش هەیە بە پزیشکی دەرونی بکەین واتە بەدەر لە نەخۆشی لە چ کاتێکە چارەخواز دەتوانێت ڕووکاتە بەڕێستان بەڵێ پزیشکی دەرونی تەنها لە لای ئێمە نییە لە هەموو دنیا پزیشکی دەرونی هەیە و لە وڵاتە پێشکەوتوەکان تەنها لە بۆ یان بە مەبەستی نەخۆشی و پشێوی دەرونی سەردانی پزیشکی ناکرێتن بەڵکو بۆ ڕاوێژی دەرونیش سەردانی پزیشکی دەرونی دەکرێتن و بگرە لە وڵاتانی پێشکەوت و زۆربەی ئەو پزیشکانەی کەوا بەرکەوتنیان لەگەڵ نەخۆش هەیە و فشارێکی زۆری دەرونیان لەسرە ڕۆژانە بەهۆی طبیعەت و سروشتی کارەکەیان جەلساتی دەرونی وەردەگرن ساڵانە بی یان مانگانە بیتن لەلایەن چارەسەرکاری دەرونی و ساڵانە پزیشکی دەرونی دەبینن لە بۆ بە دوواداچوونی بارودۆخی دەرونی ئەو پزیشکانەی کەوا نەخۆش دەبینن کە بەداخەوە لە لای ئێمە ئەو شتە نییە زۆر باشە کەواتاکرێ بەدەر لە نەخۆشی و گرفتە دەرونیەکان بۆ ڕاوێژیش سەردانی پزیشکی دەرونی بکەین تەواوە هاوڕایت لەگەڵم دکتۆر دەنج خەتا دەبیتن بەڵێ مەبەستەکەم ئەوە بوو دەکرێت بەدەر لە نەخۆشیە دەرونیەکان بۆ ڕاوڕاوێژی دیکەش سەردانی پزیشکی دەرونی بکەین کەواتە ئەمەوێ ئەوە بە بینەرانی خۆشەویست بڵێم کە ئێمە مەرز نییە تەنها لە نەخۆشی قورسا لە گرفتی زۆر گەورەی دەرونیە سەردانی پزیشکی دەرونی بکەین نەخێر ئەکرێت بۆ ڕاوڕاوێژیش بیڵێنەوە بۆ پزیشکە دەرونیەکانمان لەبەرەوە هیوای سەلامەتی و دەروون دروستی بۆ هەموو لایەکتان نەخوازم
سپاسی دکتۆری ژەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو ومێدی بەیانێکی باش بۆ هەموو لایەکتان و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ بێت.